ناوم تاژان بەیانە و ماوەی 2 ساڵە خەریکی ئەم کارم بەڵام من خۆم دوکانم نەبووە پێشتر بە شێوەی گەڕۆک و بە گروپ ئیشم کردووە بەڵام ئەم ساڵ کردم بە دوکان و لەنەو دوکانەکە هەوڵما ینی جێگیر بم و دواتر پارە بە کارەکەی خۆم بم. حەزی گەڕۆکەکە ئەمان لایەکی 4 دەستمان پێ کرد ئەو کاتی کە زانکۆکان تەخەڕوجیان کرد تقریبا 15 کەس بووین 2 کوڕمان لەگەڵا بوو ئەوانی کە هەمومان کچ بووین و خۆم هەستان بۆی کە گروپەکانم دابەش کرد بە بەردەم زانکۆکانە مەسەڵەن هەر زانکۆیەک هەبوو جاری وا بوو 2-3 زانکۆ لێک ڕۆژە تەخەڕوجیان هەبوو من ئەم کرد بۆ هەر 3 زانکۆکە مەسەڵەن گروپەکەم دابەشە کرد بەسەر هەرسێکیانە بۆ شێوەیە ئیشمانە کرد و گوڵەکانمان نەفرۆشتەوە. گوڵەکان هۆجبەیەکیان لە هۆڵنداوەیان هۆجبەیەکیان لە ئێرانەوەیان بەڵام جیاوازێکی زۆری هەیە لە نێوان هۆڵندێکە و ئێرانێکەیە چکە ئێرانێکە توانای بەرگەگرتنی زۆر کەمە زۆر کەمەمێنێتەوە ینی زۆر زوو هیلاک یە گەرمیلەی تاوا ینی بهین نابێت گەشێکەی نامێنە بەڵام هۆڵندێکە باشترە هۆڵندێکە تۆ ئەگەر مەسەڵەن بتوانی شوێنی تایبەتی بۆ ئامادە بکەیت و ئەوانە بۆ ماوەی 2 هەفتە مێنێتەوە. لە هەرێمی کوردستان من وەکو خۆی ئەوەی کە بەدوایە چوومە پێم وابێت لە هەولێر مەزرعە هەیە و شوێنی سەرەکیشان ئەزانم و خۆشم چوومە خۆیان بەرهەمی ئەهێنن بەڵام ئەوە بەڕاستی لە توانای منان نییە ینی من داواکارم لەسەرەوەی ئەوە نییە کە مەسەڵەن دەسەڵاتە بێ دەسەڵات ئەو شتە بکات و پارەیەکی باشی ئەوێ لە لایانی مادیەوە لە لایانی معنەوی شەوتۆ بێ زەویدارێکی باشە دەبێ مەسرەفێکی زۆری ئەوێ بەڵام لە هەولێر وەبزان بەرهەمەیەنرێ بە. پێم وایە بە هیچ کارێک دیاریکراو نییە بۆ ڕێگەزێکی بەرامبەر یان بڵێم کارەکاری ئافرەتە و کارەکاری پیاوە چکەوە نازانم هەستەکەم عەقڵێتێکی زۆر کۆنە لە باو باپیران ئەو ماوەتەوە هیوادارم کچەکان بتوانن ئەوەی لە توانایانە بیکەن بێنە دەرەوە ئیش بکەن چاڕی دەستی کەس نەکەن و توانای خۆیان بسەلمێنن.